يا أيها الذين آمنوا إذا نودي للصلاة من يوم الجمعة فاسعوا إلى ذكر الله وذروا البيع ذلكم خير لكم إن كنتم تعلمون. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا وحبيبنا محمد وعلى آله وأصحابه أجمعين. ئیمانداران و خواناسانی زۆر بەڕێز، وتاری جمعەی ڕابردوو لە خزمەت جەنابتاندا باسی ئەوەمان کرد کە ژیانی ئینسان بریتیە لە خۆشی و ناخۆشی. هێڵکاری دڵمان بەو شێوەیە کە جارێک بەرز دەبێت و جارێک نزم دەبێتەوە. هەر وەختی هێڵکاری دڵی ئینسان ڕێک ڕاوەستاواتە کۆتایی ژیانی ئەو مرۆڤە دەگەیەنێ. وەیە ژیانی ئێمەش بەرزی و نزمی تێدایە، پاییز و بەهاری تێدایە، شەو و ڕۆژی تێدایە. ئەو خۆشی و فەرەحیانەش یان ئەو ئازارانەی کە دێنە ڕێگامان هەم بەرجەستەمان دەکەوێ هەم بەردەروونمان دەکەوێ. جاری وا هەیە خۆشیەکە بەجەستەیی هەستی پێ دەکەی، جاری وا هەیە خۆشیەکە معنەویە، دەروونت ناخت هەستی پێ دەکا. ئازارەکانیش بە هەمان شێوەن، جاری وایە ئەندامێکی جەستەت ئازاری هەیە، جاری واش هەیە ئەندامەکانی جەستەت سەلامەتن کەچی ناڕەحەتی لەبەر ئەوەی ناخت ئازاری پێگەیشتووە. بۆیە باسی خۆشی و شێوازەکانی خۆشی دەربڕینمان کرد. خۆشی بەهۆی ئەوەیە کە ئینسان بگاتە ئامانجێکی دیاریکراو، سینەت گوشاد دەبێ، هەز بە دڵڕەحەتیەک دەکەی، هەز بە ئاسوودەیەکی دەرونی دەکەی کاتێک کە هەدەفێکت هەبووە، ئامانجێکت هەبووە، مەبەستێکی ڕەوا و خوازراوت هەبووە و چەند ساڵە هەوڵی بۆ دەدەی، مژدەت دەدەنێکەوە پێی گەیشتی. ئالەو کاتەدا چه فەرەحی و خۆشیەکت بەدڵا دێ. جاری وایە سەرکەوتنە لە خوێندنە، قوتابیەک هەها کاتێک کە دەرەجەی ئیمتیحاناتی وەردەگرێتەوە دڵی چەند لێدانەکانی زیاد دەکا. کە وەختێ دەرەجەکەی وەردەگرێتەوە دەرچووە و ئەو نمرەی کە خۆی مەبەستی بۆ هێناوێتی چەند خۆشحاڵە. ئەو خۆشحاڵیە نازانی چۆنی پێوی هەر خۆی هەستی پێ دەکا. هەروەها ئینسانێک کە لە بازرگانیەکدا سەر دەکەوێت، ترسی هەیە شکست بێنێ لەم معاملەیەدا، کاتێکەوە پارەکانی وەردەگرێت و بە ئامانجەکەی خۆی دەگا و قازانج و ریبحەکە وەردەگرێت، چەند خۆشحاڵە. کەسێک خوازیاری کەسێکە کە هاوسەرگیری لەگەڵا بکە، کاتێک کە پێی دەگات چەند خۆشحاڵە. کەسێک بەندکراوێکی هەیە، خەریکە مەویز دەبێت لەوەی کەوا ئازاد بکرێت، کە موژدەی ئازادبوونی دەدەنێت، چەند خۆشحاڵە. کەسێک کەوا چەند ساڵە بە ئاواتی مناڵێکەوەیە، خەریکە مەویز بێ لە مناڵ بوون، کە موژدەی دەدەنێکەوە حامیلەیە ئەو ئافرەتە و دەبێتە باوک و دایکی مناڵ، چەند خۆشحاڵ دەبێت. بۆیە ئەم لەزەتە ڕوحیانە بە ئامانجێکن کە خوازراون لە کاتی گەیشتن پێیاندا ئینسان فەڕەح و سروری دەست دەکەوێت. لە دەربڕینیشیدا جاری وایە بە زەردەخەنەیەکە. ئەمەی لە ناختایە دەتەوێت دەری ببڕی. دەری دەبڕی بە چی؟ بە زەردەخەنەیەک، بە دم و چاوگەشانەوەیەک، بە خۆ جوانکردنێک، بە جوانپۆشی، بە جوانخۆری، بە باشخۆری، بە خۆشتن، بە خۆڕازاندنەوە، بە قاقاو پێکەنین، بە چەپڵە لێدان، بە هاوارکردن. جمعەی ڕابردوو شتێک لەسەر ئەوانە دوایین. زانایان فەرموویانە إن الله بقسطه وعدله جعل الفرح والروح في الرضا واليقين وجعل الهم والحزن بالسخط والشك. ئەم دێڕە قسەیە زۆر گەورە و پڕمانایە. دەفەرمون خۆی پەروەردگار بە ڕەحمەتی خۆی و بە دادپەروەری خۆی جعل الفرح والروح في الرضا واليقين. ئەگەر دەتەوێت خۆشحاڵ بی و دڵگەشاوە بی و ئیسراحەت بی لە دوو شتا دەستت دەکەوێت. خوا خۆشی و فەڕەحی و دڵ ئاسوودەیی ئینسانی خستۆتە دوو شتەوە، الرضا واليقين. یەکەم ڕازی بوون. هەر کەسێک لەم سیانەدا ڕازی بێ بڕواتان بێ بەردەوام دڵی خۆشە، بەردەوام لە خۆشی جەستەیی و دەرونیدایە. یەکەم هەر کەسێک لە ئەڵڵای پەروەردگاری ڕازی بێ. ڕازی بوون بەخوا بەو مانایەی خوایە هەرچی تۆ بیهێنێ ڕێگام ئەوە بۆ من باشە، خوایە پێت ڕازیم، لە هەبووندا شکر دەکەم، لە ناڕەحەتیدا سەبر دەگرم و داوای دەرگای خێرت لێ دەکەم. ڕازی بوون یەکەم لە خوا. دووەم هەر کەس ڕازی بێ بە خۆی، لە خۆی ڕازی بێ. ڕازی بوون لە خۆ مەبەستم تەکەببور نییە. ڕازی بوون لە خۆ ئەوەیە
دایمە دڵ بە خەم نەبی بۆ قژم وایە، دایمە دڵ بە خەم نەبی بۆ باڵام وایە، دایمە دڵ بە خەم نەبی بۆ دەم و چاوم وایە، بۆ چاوم بچووکەیان گەورەیە. لە خۆت ڕازی بە بەخوا ئەو شکڵە قابل بە تۆیە کە لەو باڵایەدا خوا پێی بەخشیوی. خۆت زۆر پێگەورە بێت چونکە دەستکرد و نەخشی ئەڵڵای. لە خۆت ڕازی بە دایمە کەم و کوڕی لە خۆت مەگرە، سەیری ئاوێنەوە کەەوە مەگریە، چکە خەڵکی گشمانەیە ئاوایە. لە خۆت ڕازی بە تەکەبور لێ مەدە، بەڵام خۆشت پێکەم نەبێ. سێمیان لە خەڵک ڕازی بە هەمیشە بە چاوی نەقد و ڕەخنەوە مەڕوانە ئەم و ئەو. ئەها بەڕێزان دوو لە ڕووی جەنابتان لە خوشکان و برایان ئینسانی وا هەیە بڕواتان بێت سەیری هەر کەسێک بکە، بچێتە ماڵی هەر کەسێک، ڕەفاقەتی هەر کەسێک بکە، قەتل لێ بیستۆ مەدحێکی بکە، ئیلا نەقدێکی دەگرێ، ئیلا ڕەخنەیەکی لێ دەگرێ، ئیلا عیبێکی لێ دەدۆزێتەوە. وەڵای ئەوانە دایمە دڵناڕەحەتن. نەخێر هەمیشە بە چاوی ڕێزەوە سەیری خەڵککە، هەمیشە وا سیر کە تۆش وەک ئەو خەڵکە تۆ چۆن کەم و کوڕی تێ بەخوا خەڵکیش براکەم دەیبێ. بەخوا تۆ چۆن جاری وایە لە صیفەتێکی خۆت ڕازینی کابراش لە صیفەتەکەی خۆی ڕازینە و لەناو کۆمەلگاشە ئاوایە، عزری بۆ بێنەوە. دایمە خەڵکت پێ چاک بێ، بە عموم خەڵکت پێ باش بێ، چاوێکی تیژی ڕەخنەگرانەی مێش ئاسان نەبێ. ئەها مێش لە جەستەی ئینسانە، هەموو لە شدعەتر و گوڵاو بێ پێوەی نانووسێ، یەک تۆس پیسی بە شوێنێکەوە بێ وازت لێ نایەنێ. ئینسانێکی ئاوا کە لە خەڵک ڕازیە و بە چاوی ڕێزەوە سەیری خەڵک دەکا بەخوا خۆشحاڵە. دووەمیان ئەلیەقین، یەقین مەبەست ئەوەیە شتی حەڵاڵ، شتی ڕەوا. کابرا هاوسەرگیری دەکا، ئەها چەند خۆشحاڵە، دەست دەخاتە دەستی هاوسەرەکەیەوە، لەبەر چاوی براو باوکەکەیە دەچێتە ماڵیان و نان بە یەکەوە دەخۆن، چونکە یەقینی هەیە حەڵاڵە چەند ئازادە. ئەیتوان نبینی کەسێک کە بە نامەحرەمی شتێک بکات چەند ناڕەحەتە، کاسپێک دەکەی ئەگە یەقینت هەبێ حەڵاڵە و فرت و فێڵی تێدانێت، خوا چەند خۆشحاڵی، چەند ئازادی. معاشێک وەردەگری یەقینی ناودڵت هەیە حەقی خۆتە و بندیوار و ئەملاولا و فرت و فێڵ و تەزویر نییە بۆت کراوە، ئەها چەند بەسەر بەرزیەوە دەچێت دایرەکەوە، دەنگیش بەسەر حکومەتە حەقی خۆتە بەرزکەیەوە بڵێ حەقی خۆ من نەداومێت، چونکە یەقینت هەیە. هەر شتێ یەقینت هەبوو کە حەقی خۆتە و مافی خۆتە و شەرعیە و ڕەوایە، دائیمە دڵێکی گوشادت هەیە. وجعل الهم والحزن، خەم و خەفەت، ناڕەحەتی، ناخۆشی، دڵ و جەستە بەسەر چی دادێ بە دووشتەوەیە. یەکەمیان ئەسەخت، ئەو کەسانی کە دایمە ڕەشبینن. ئینسانی وا هەیە سبحان الله قەت بیر لەوە ناکاتەوە خۆشیێکی هەبێ، هەر دەڵێ نیمە، هەر دەڵێ فەوتام، هەر دەڵێ بەدبەختم، هەر دەڵێ چارە ڕەشم. ئەم دنیا گەورە لە کونی دەرزێوە دەبینێ. دایماڵی لە ژێری بیرێکی 5 مەتریدایە، بەس ئەوەندە بەقەدەر یعنی ئاوێنەیەکی بچووک ڕووناکی لەم گردوونەدا ماوە، دایمە ئاوا دڵی تەنگە. ئەمە هەمیشەکە کە ناڕەحەت دەبێگە هەموو دنیاشی هەبێ. ئەگە بچووکترین خەلەلێکی هەبێ، ئەو هەموو خۆشیانێکی لە بیر دەچێتەوە. ئەگەر هەموو ژیانی خۆشی بوو بێ و یەک ڕۆژ ئازاری هەبوو بێت، دەڵێ قەت خۆشیم نەدیوە. ئەوانە قەت براکەم خۆشی نابینێ. خوشکی بەڕێزم ئازیزم، دەبێ وریابی دایمە ڕەشبین مەبە، دایمە ناڕازی مەبە، دایمە ڕەخنەگر مەبە. هەیە هەر خواردنێکی خۆشی دنیا لەبەر دەستا بێ، ئیلا ئاخری دڵنیا بە لەش وەڵای یەک تۆ سوێر بوو. ئاها سەیری کە ئەو هەموو خۆشی و ڕازانەوە و لەزەتە لە یەک تۆ سوێریدا خۆی بۆ ناگرێ، ئەبێ ناڕەزایەکەی دەربڕێ، ئەبێ ڕەخنەکە هەر بگرێ. ێ بەخۆ برام تۆ خۆشحاڵ نابی، چ لێ بکەن؟ هەموو دنیا بیەوێ خۆشحاڵت کات، چونکە ڕەخنەگری، چونکە ڕەشبینی. دووەمیان ئەو کەسانەی کەوا هەمیشە خۆیان پێ وایە ئەگەر ئەوان نەبن دنیا ناسوڕێ، بەخوا ئەوانەش ئەگەر دەستیان گەوهەری لێ ببارێ هەر ناڕەحەت دەبن. چونکە دڵ ئەگە من نەبم، ئەگەم من نەبم ئەوە فڵان کەس پەچی ئەو خەڵکە پەچی دەکەوێت، ئەگەم من نەبم ئەو خەڵکە دەمرێ لە برسان، ئەگەم منی وەستانە بم ئەو خەڵکە ئیشی بۆ ناکرێت. قەت وامە بە خوا ئیشی کەس دەسە کەس پەک ناخە. بۆیە دایمە هەم و خەم و حەزن و ئەوانە لەو کەسانن ڕەشبینن، لەو کەسانن زۆر لە خۆڕازین. وەشەکی دایمە خەم و خەفەت و دڵ ناڕەحەتی و دەروون نائارامی بەهۆی ئەو شتانەوەیەکی ئینسان گومانی تێدایە. ئەها عەرزم کردن تۆ وەرە معاملەیەک بکە، غەشی تێدا بکە، فێڵ لە خەڵک بکە، باوەڕتان بێ پارەکەشت وەرگرتووە هەمیشە دڵ ناڕەحەتی، چونکەڵی تۆ بڵێ ئاشکرا نەبێ، تۆ بڵێ پێم نەزانن. وەرە ئیشی نایاسایی بکە، تەزویرات بکە، ئیشی نایاسایی بکە، ئیشەکەشت دەڕوا، بەخوا کارەکەشت کردووە، کارەکەش باش ڕۆیشتووە، بەڵام ئێرە ئیسلاحەتە نەبەخوا دایمە بە ئیشی ناقانونی و تەزویرات و فرت و فێڵ و ئەمانە هەمیشە قەلەق و دڵ ناڕەحەتی. وەرە کاکە سارە لێ خوڕا، نووسراوە 100 بڕۆ، وەرە تۆ 100 بڕۆ، نووسراوە 80 بڕۆ، 80 بڕۆ، تخوا دڵت ناڕەحەتە یاننا. بەڵام شەوە کەسیشی لێ نییە، لە 140 دەڕۆی، لە 200 دەڕۆی، وەڵڵی کەسیش محاسبە نەکا، مرور و کامیراشی لێ نەبێ، ئێرە دایمە هەست بە زەقێتێک دەکا، چونکە لە گومانە دەژی، چونکە شتی نایاساییت کردووە. بۆیە ئەگەر دەتەوێ خۆشحاڵبی
لە خوا ڕازی بە لە خۆت ڕازی بە لە خەڵک ڕازی بە یەک شتێک بە کە یەقین و دڵنیاییت هەبێ ئەگەر دەشتەوێت دایمە خەمبار بی لە کەس مەپرسە بۆ وا دەبم لە خۆت بپرسە دایم بە ڕەشبینی و لە خۆ ڕازی بوون و تەکەبور لێدان بەسەر خەڵکە هەروەها خۆخستنە ئەو شتانەی کە گومانیان تێدایە کە گومانیان تێدایە و بۆ دێگلایی نەبووتەوە ئەگەر بیان کەی دایمە دڵ ناڕەحەت دەبی بەچی دڵخۆش دەبین یەکەم بە ئیسلامەتی قل بفضل الله وبرحمته فبذلك فليفرحوا هو خير مما يجمعون لسورة يونس آية 58 پروردگار دەفەرمێ بڵێ ئەی محەممەد صلی الله عليه وسلم بڵێ بەو خەڵکە بە قورئان خۆشحاڵ بن بە ئیسلام خۆشحاڵ بن فليفرحوا بەمانە خۆشحاڵ بن ئەزانی بەڕێزان ئێستا ئێمە زۆرجار کەم بیری لێ دەکەینەوە بەو خوایە بەس ئەوەندەی کە ئەڵڵامان بە حەق ناسیوە کە بد ناپەرستین کە سەرمان بۆ غێری خوا دانانەوێنین کە ئەو قورئانە لەبەر دەستماندایە و هەموو کەس مافیەوەی هەیە بیخوێنێتەوە کە بۆ تەرجمە کراوە بە کوردی کە بۆ تەرجمە کراوە بە ئینگلیزی کە خوای گەورە لە کەسی مەنع نەکردو هەر موڵکی مەلانیە موڵکی شێغ نیە موڵکی هەمووانە ئەو ئیسلامەتیە ئەم پاک و خاوێنیە ئەم دەستنوێژ و نوێژە ئەزانی چەند خۆشە ئەزانی ماڵوێران ئەو کەسەیە کە ئەڵڵا بە حەق ناناسێ بەخواگەی هیچ شت نەبێت لە دنیادا بەس بیر لەوە بکە بڵێ خوای گیان مسڵمانم من دایانجا خەڵک توێتی بە فڵان کەس بەخۆمەوە زۆر بەدبەختم وتمە برام خوشکم هەر ئەوەندەی کە خوا دەناسی بەدبەختنی بەس ئەوەندەی کە ئەڵڵا دەناسی چانێ خوا بە حەق دەناسی خوا دەفەرمێ بەخواناسی بە ئیسلامەتیەکەتان دینداریەکەتان فەلیەفڕەحوا ئەوە فەزڵی خوایە پێبەخشیوی بیری لێ بکەوە خۆشحاڵ بە خۆشحاڵ بە و سوپاسی خوای لەسەر بکە دووەم عیبادەتەکان ئینسان خۆشحاڵ دەکەن ها کاتێک کە نوێژ دەکەیت خوا چەند خۆشحاڵی خەریکە لەشت گرانە دڵی ناڕەحەتم چۆن بیکەم کەچی کە نوێژەکەت دەستنوێژێکی پوختت گرت و بە جوانی نوێژەکەت کرد تو خوا دوای سەلامدانەوەی نوێژ هەمومان مرتاحینیاننا بەخوا ئیسراحەت دەکەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەگەر خەفەتێکی دەبوو هەمێکی دەبوو حزنێکی دەبوو دەیفەرموو بیلاجیان تخوا هەستە بانگ دەبا نوێژەکەمان بکەین ئەو ناڕەحەتیمان لەسەر لا دەچێت عیبادەتەکان بەڕێزان عیبادەتەکان شتێکن ئیسراحەتمان پێ دەکەن نوێژ عیبادەتێکە ئیسراحەتی دەرونی و جەستەیت پێ دەکا ڕۆژوو پێغەمبەری خوا فەرمووی لیسائیمی فەرحەتان هەها لە باسی ڕۆژوودا فەرمووی فەرەح هەیە تۆ ڕۆژووی فەرز بگری یان سونەت بگری توخوای وارە کە بەربانگ دەکەیتەوە چەند خۆشحاڵی هەز دەکەی قارەمانێکی ئەو ڕۆژە ئەو خەڵکە ئەو هەموو خواردن و نان و ئاوی خواردووە تۆ هیچ نەخواردووە لەبەر خوا خۆت گرتووەتەوە کەسی مراقیب نەبووە بەسەرتەوە خۆت پاسەوانی خۆت بووی چاودێری خوا مراقیب بووە بەسەرتەوە حەز بە قارەمانێتی خۆت ئازایەتی خۆت دەکەی فەرەحێک ڕوو تێ دەکا هەر ئەو عیبادەتانە زۆر کەس لەوانەیە بپرسێ باشە خوا چی پێویستی بە نوێژی منە چی پێویستی بە ڕۆژووی منە خۆ بەوە زیاد ناکە لە موڵکی ناوەڵڵا ئەوە بۆ خۆمانە الله سبحانه وتعالى کە عیبادەتەکانی فەرز کردووە بۆ ئەوەیە دڵخۆشمان کە بە نوێژ دڵخۆش دەبی بە ڕۆژوو دڵخۆش دەبی ئەی بە حاج ئەو بە ڕێزانەی چوونە حەج و عومرە ئەگە بە پارەی حەڵاڵ و بە دڵی خاوێن و بە جەستەی پاک و بە دووربوون لە دەستبڕینی خەڵک چووبی بە حەقی خۆت چووبی بە پارەی حکومەت و گەندەڵی نەچووبی تخوا چەند خۆشحاڵی توخوا چەند بۆ حەجە خۆشحاڵ دەبی مامۆستایەک دەژێڕێتەوە دکتۆر عەبدولموحسین کە پزیشکە لە سعودی دەڵە کابرایەکی خاوەن پاس بۆی جێڕامەوە وتی جارێک لە مەککەوە بە پاسەکەم خەڵکم دەگواستەوە لە جدەوە خەڵکم دەگواستەوە بۆ مەککە لە ڕێگادا لامدا لە مەطعەمێک هەموو نانمان خوارد ویستم بەنزین لە سیارەکەم کەم کە سێرم کرد لە پەنا پاسەکەدا لە شوێنێکە حەسیرێکیان ڕاخستۆ ژن و پیاوێکی پیر و پیرێژن پیرەمێرد و پیرێژنێک بەیەکەوە دانیشتون جامێک ئاویان داناوە سەمونی تێ هەڵدەکێشن و بە ئاوە دەیخۆن ئەڵە گریانم هات وتم ئەمانە دیارە زۆر دەستکورتن بە عەرەبی قسەم لەگەڵ کردن و تێ نەدەگەیشتن دیار بوو پاکستانی بوون وتم ئەوەی لە مەطعەمەکە بەجێم هێشتەوە بەرماوەیە ئێوە پێتان تێر دەخوات بۆ ئێوە نان و ئاو بخۆن کارمەندی بەنزینخانەکە پاکستانی بوو بانگم کرد و قسەی لەگەڵ کردن وتیان وەڵڵاهی ئێمە هەژارین 50 دانە ساڵی ڕێکە ئێمە ژن و مێردین لە شەوی بووکو زاوایەتیەوە پارە کۆ دەکەینەوە چەند ڕۆژ حەزمان لە میوە بۆ خستومانەتە داخیلەوە نەمان خواردووە چەند جار حەزمان لە جلی تازە بۆ نەمان کردو هەردووکمان خستومانەتە داخیلەکەوە 50 دانە ساڵ ئەمجا پارەی حەجەکەمان بۆ کۆبەتەوە ئێستا تۆ پێ دوای ئێمە چامان لە ژەمێک ناخواردنە خوا دەکا ئەو هەدەفەمان هاتوۆتە ئێرە ئێمە ئەو مەراسیمەمان بەنسیب بۆ بە حەجی ماڵی خوا شاد دەبین ئەگە خۆڵ بخۆین وە دەزانین گۆشتمان خواردووە ها ئەم فەرەحێ چەند خۆشە نەچۆ پارە پەیداکە پارەی 50 دانە ساڵی کۆ کردوێتەوە لە خۆشی و مەلەزاتی دنیا گرتوێتیەوە بەس بۆی بۆ لەزەتە ڕوحیە بگە عیبادەتەکان خۆشحاڵمان دەکەن خۆشەویستم سێمیان ئەو کاتێکی ئینسان ئیمانی کامڵ بوو کە تووشی بەڵاش بوو وەکو ئەو کەسی تووشی ناڕەحەتی بۆ خۆشحاڵێکی هەر پێدا دێت چونکە دەزانێت لە لای خواوەیە
ئەبی سەعیدی خودری لە صحیحی سنەنی ئیبن ماجەدا بە ژمارە فەرموودەی 4024 هاتووە، ئەلبانی لە سیلسلەی ئەحادیث صحیحەدا بە ژمارە 144 تەصحیحی کردووە، دەفەرمێ ئەبی سەعیدی خودری سەحابەی پایەبەرزی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دەفەرمێت چوومە خزمەت خۆشەویستی خوا، ئەو کاتێک کە چوومە خزمەتی تای لێ هاتبوو نەخۆش بوو، لەسەر بەرگەکەیەوە دەستم لێدا، لەسەر جلو بەرگەکەوە دەستم تینی گەرمایی بۆ هات، وتم ئەی خۆشەویستم ئەی بە قوربانت بم، دیارە تایەکەت زۆر بەهێزە. فەرمووی بەڵێ ڕاست دەکەی، ئینا کەذالک یضعف لنا البلاء ويضعف لنا الأجر. ئێمە بەڵام مصیبەت و ناڕەحەتیەکانمان زۆر لە خەڵکی بەتینترن، بەڵام پاداشتەکەشمان لە خەڵکی بەهێزترە. وتم ئەی پێغەمبەری خوا چێ زۆر تووشی ناڕەحەتی دەبێت لە دنیادا؟ فەرمووی پێغەمبەران عەرزم کرد دوای ئەوان، فەرمووی ئەسصالحون، ئەوانەی ساڵحن، ئەوانەی بۆ خوا سوبحانەوە خوا زۆر بەسەریان دەکاتەوە، زۆر ناڕەحەتی و تەنگ و چەڵەمەی دنیا دێتە پێشیان، بەڵام فەرمووی خەڵکانێک هەن وایان لێ دێت چۆن خەڵکی سادە کاتێ تووشی خۆشیەک و هەبوونیەک و جەستەساغیەک و موژدەیەک دەبێت خۆشحاڵ دەبێت، ئەوان کە تووشی ناڕەحەتی دەبن ئەوەندە خۆشحاڵن، دەڵێن خوا لەلایەن تۆوەیە، مادام لەلای تۆوەیە بەخوا هەمووی فەڕەحیە. فەرموویەوە ئەو پەڕی قیمەی ئیمانە. بۆی ئیمامی ابن القەیم لە مەدارج السالیکین لە مجلدی 2 لاپەڕەی 215 دەفەرمێ ولو رزق العبد من المعرفة حظا وافرا لعد المنع نعما والبلاء رحمة. ئینسان ئەگەر ڕزقی ئیمان و زانستی بەخوای پەروەردگار گەیشتە چڵەپۆپە و شەهادەی گەورە، وای لێدێ ئەگەر ناڕەحەتیەکان بەخۆشی دەزان، خۆشیەکان بە خەڵاتی خوا دەزانێت، لە خوای خەڵاتی تۆی بەسەرمە تووشیام خۆشیە بووم، بەڵایەکان بە ڕەحمەتی خوا دەزانێت، دەڵە ڕەحمەتی خوایە بەبێ هۆکار نییە تووشی ئەو بەڵایە بووم. بۆیە سوفیانی سەوری زانا و پیاوچاک دەفەرمێ منعه عطاء، ئەگە خوا شتێک لێ بگرێتەوە بەخوا عینی بەخشینە، بەڵام تۆ ئێستا تێی ناگەی. بۆیە ئیمامی شەعراویش لە تەفسیرەکە دەفەرمێ کەماشاکە و سەرنجی ئەم نمونە بدە، کەسێک مناڵەکەی خۆی دەبینێت بە گریان لە کۆڵان دێتەوە، دەست دەکات دەچێتە باوەشی باوکیەوە دەڵێ باوە جەنگ دەگری، یەکەم شتێک ناڵێ بۆ دەگری، دەڵێ چێ وای لێ کردووی؟ هەمومان واین چێ لێی داوی؟ یەکسەر ناڵێ بەچی لێت دراوە، بۆ لێت دراوە، دەپرسی چێ لێی داوی؟ ئەگە بڵێ فڵان کەسی دراوسێمان کوڕی فڵان کەسی دراوسێمان هات چۆن دەمارت هەڵدەستێت دڵی وەڵڵاهی بەچم لیبی کوژم تۆڵی لێ بکەمەوە، چونکە دڵی لە ڕقەوە وای لێ کردووە. ئەگە بڵێ وەڵات دایکم لێی داوم، کوڕ دەڵێ ڕۆڵە گیان هیچ نییە، یەکسەر سار دەبێەوە، کوڕ دایکت چۆن دێت دەداوە دیارە شتێکت کردووە ئەوە بۆ تەئدیبی تۆیە وایە نا، هەها یەکسەر دەپرسی چێ وای لێ کردی؟ گرنگ نییە بۆ وای لێ کراوە، گرنگ وایە چێ وای لێ کردووی. دەی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم دەفەرمێ ئەگە خوا سەد ڕەحمی هەیە نەوەتونۆی بۆ قیامەت یەکی لەم سەر دنیایەدایە، خوا بە ملیارە هەزار بەڕەحمترە لە دایک و باوک بۆ بەندەکانی. تۆ چەندە ماڵ منداڵی خۆت خۆش دەوێت، خوا بە ملیارە هەز زیاتر بەندەکانی خۆش دەوێت. کەواتە گە شتێک تەقسیری خۆتی تێدا نەبوو، دەستی خۆتی تێدا نەبوو، بەڵاکە بەخۆی خۆتەوە نەبوو، خوا بەسەری کردیەوە، هەر وەکو چۆن مناڵەکە دایکی لێدا یەکسەر باشڵە بەخواوە حکمەتێکی تێدایە، قەت دایکت لێن نادا لە خۆوە، ئەوە لەسەر تۆ بووە. مناڵەکە داوای چەخۆیەک دەکا و دایکی نەوەک بیکا بە چاوی دەها لێ دەستێنێ و دەستیشی ئازار دەدا تا لە دەستی دەرەکە. ئایا وە ڕق لێبوونە؟ ها زۆر جا داوای شتێک لە خوا دەکەی خوا ناداتێ، بەخوا خۆشی دەوی، ئەگە بداتێ تووشی بەڵایەک دەبی، ئەتگرێنێ لەو کاتەدا، بەڵام من و تۆ ئەمڕۆ لێ حاڵی نابین، ڕۆژێ بۆ دەردەکەوە هەمووی حکمەتە. بۆی ئینسانی مسلمانی حەق کە تووشی ناڕەحەتیەکانیش دەبێت لەزەتێکی لێ وەردەگرێت، دەڵێ خوا ئەبێ حکمت نییە، خوای گیان بێ حکمت نییە، تەلەبەیەک دەرناچێ، ئەگە عاقڵ و ژی بە دایک و باوشی ساردی ناکەنەوە، بڵێن نابی بە هیچ، دەڵێ ڕۆڵە گیان بەخوا باش بوو دەرنەچووی، بۆ خوا تۆ ئەوەندە زیرەکی لەوانێت دایت چاوی دایان حەسوودت لەسەر بوو بێ، ئێستا کە ئەم ساڵ دەرنەچووی حەسوودەکان لە کۆڵ بوونەوە، ئەڵێن کوڕە فڵان کەسی شکەوت بە چاوتەوە ناکەن، حەسوودت پێ نابن. ئەگەر ئەم ساڵ دەرچووی تا دەرەجەی نزمە دێنات دەرنەچووی، ئەو بە ئومێدی خوا ساڵش کە ئەو دەرەجەی ئاواتی ئەوەڵ و ئاخرت بوو دێتە جێ و دەگەیتە پلەی خۆت، دڵنەوایی دەکەن بە شکستەکان نادۆڕێ. چەند ناڕەحەتی دێتە پێش و خۆت بە شکست خوارد و دەزانی وەڵڵاهی لای خوا خێری پێوەیە. هەر دکتۆر نابلوسی دەفەرمێ گەنجێک کە خوێندکاری کۆلێجی پزیشکی بوو ئەهلی مزگەوتی ئێمە بوو، جارێک بۆی جەڕاموتی ئوستاز ویستم بەرەو جامیعە بەرەو شارەکەی خۆمان بڕۆمەوە بەرەو شاریشتر لە دیمەشقەوە. کاتێک کە بەرەو جامیعە بەرەو کۆلێجی پزیشکی بەڕێکەوتم، هاتم بەیانی زوو چوومە نەقلیات کە بە محاضەرە یەکەم فریای زانکۆکەوەم. لەو کاتەدا چوومە ناو سیارەکە و شوێنم گرتبوو لە پێشەوە، دوو زەلامی کە تەیز لە هاتن، سێ نەفەرەکەی تریش حازیر بوو خەریب و بڕۆن وەڵا سەیری سیارەکەیان کرد و یەکیان دەرگاکەی کردەوە، قۆڵی گرتم و زۆر بەهێز بوو، هەر ڕایتەکان و هێنامێ دەرەوە، تی ڕۆڵە وەرە ئەو کوڕە ئەو کاکە ئێمە پێ پەلەیەتی
کاکە من لە بەیانیەوە جێگام گوتەوە خۆڕاوتی وەرە خوارەوە وتم بەخوا قسە بکەم ئەم دوانە لێم دەدەن ئەمانە زۆر کە تەوز لەو منیش کابرایەکی تەلەبە بە جانتاو قەڵەمێکەوە چی بکەم قەت زۆر بەزەیم بەخۆم داهاتەوە هەستم بە سوکایەتی کرد خوایە ئەم غەدرەیان بۆ لێ کردم چاوم پڕ بوو لە فرمێسک و دڵم پڕ بوو خوای گیانسە من چیان لێ بکەم بچم شکات بکەم تازە بچمە پۆلیسخانە و مەحکەمە بەخوا ناکرێ یا ڕەبی خوا حواڵە بە تۆ بن ئەڵە زۆر بە دڵ ناڕەحەتیەوە دانیشتم سارەی دوایەوە زوو نەفەر هاتووی ئەمەش دوای ئەوان دەرچوین کە هاتین لە ڕێگادا سارەکە وەرگەڕا بوو کابرا پێشەوە مردبوو سبحان الله وتم خوای گیان من تێ نەگەیشتم لە چی تۆ منت داخۆ بە چی هێشتۆتەوە بە چ خزمەتێک ئەم پیاوانە نار بە زۆر منیان داگرت هەستم بە سوکایەتی دەکرد بەڵام ئەوە ژیانی منی ڕزگار کرد خێری قەدەرێک لەوێدا بوو کابرای تێدا چوو من ڕزگارم بوو ئەمە خێرەکان زۆر شتی ئاوا هەن بۆی ئینسان دەگاتە خۆشیەک ئەگەی خوا بە حەق بناسێ لە ناڕەحەتیەکانیشدا دەڵێ خێری پێوەیە و خۆشیەک دێتە جێگای شێوازەکانی خۆشی حاڵی دەربڕین بە چ شێوەیەک بن یەکەمیان بە ئەلحەمدولیلا چەند خۆشی ئینسان کە هەر خەبەرێکی خۆشی بی سوپاسی خوا بکات بە سوزدەی شکر ئێمە سوزەی شکرمان خەریکە لە بیر دەچێتەوە بیر کردوێتەوە چەند وەختە سوزەی شکرت بۆ خوا نەبردووە کە لە کاتێکەوە سنەتی گەورەی پێغەمبەری خوایە صلی الله عليه وسلم لصحيح سنن أبي داود هذا فرمي أن النبي صلى الله عليه وسلم كان إذا أتاه أمر يسره أو يسر به خر ساجدا شكرا لله تعالى پیغمبری خاص صلی الله علیه و سلم هر کاتێک هەواڵێکی دڵخۆشکەری پێ بگەیشتایە چاوەڕێی خەبەرێک بوو خەبەرە خۆشەکە بگەیشتایە بە خۆشی بگەیشتایە یان ئیشێکی بکردایە و سەرکەوتنی بەدەست بێنایە و جوان بەدەستیەوە پاتایە یەکسەر پێغەمبەری خوا سوزدەی شکری دەبێت سوزدەی شکر زۆر ئاسانە یەک جا دەچێت سەر سوزدە دوانیش نییە یەک جا دەچێت سەر سوزدە ئیتر بە خۆت بە زمانی خۆت لە خوا پاڕێەوە حەمد و سەنای خوا بکە سبحان ربی الأعلا دەکەی سبحان الله دەکەی الحەمدلله دەکەی وڵی خوایە حەمد و سەنا بە تۆ خوایە سوپاست دەکەم خوایە مەمنونتم بۆ ئەو هەواڵە خۆشەوە ئەو سەرکەوتنەی پێت بەخشیم هەستایتەوە سەلامدانەوەشی نییە هەستەوە یەکسەر بڕۆ ئەوە سوزدەی شکرە ئەو پێغەمبەری خوا وای دەکرد للصحيح سنن ابن ماجه هاتو دفم أن النبي بشر بحاجة فخر ساجدا پیغمبری خوا مجدان دایا که فلان ایشە جێبەجێ بۆ کە چاوەڕێت دەکرد مژدەی سەرکەوتنی ئیشەکەیاندایە یەکسەر پێغەمبەری خوا سوزدەی بێت کەواتە یەکەم خاڵێک کە دەتەوێت خۆشحاڵی دەربڕی سوزدەی شکر بەرە و بە زمانیش بڵێ الحەمدولله دووەمیان دەنگ هەڵبڕین چونکە شتێک لە ناختایە جمعەی ڕابردوو عەرزم کردن خۆشی و ناڕەحەتی لە ناخدا دەتەوێت دەری ببڕی ئەویان بە زەردەخەنە و پێکەنین ئەویان بە گریان ئینسان یەکێ لەو هۆکارانە الله ئەکبەرە الله ئەکبەرە ئیمامی عومەر کە موسڵمان بوو وتی هاتوم ئەی پێغەمبەری خوا موسڵمان بم سەحابە هاووە شمشێرەکەی بەدەستەوەیان زانی پێغەمبەری خوا دەکوژێ چونکە پێغەمبەر پێشتر زۆر ئاواتی بوو خوا ئەم ئیسلامە عەزیز بکەی بە دوو کەسی زۆر قارەمان یەکەمیان عەمری کوڕی هیشام کە ئەبوو جەهل بوو دواتر هیدایەت نەدرا بەهۆی کردەوە پیسەکانی خۆی دڵ و دەرونی بۆ گەنیەوە دوێمیان عومەری کوڕی خەتاب هەر یەکێک لەو پیاوە مەردانە موسڵمان بە ئیسلام عەزیز و سەر بڵند دەبێ ئیسلام بەرز دەکەنەوە زۆر کەس هەیە پیاوی قارەمانە ئەبێتە جوانی بۆ ئەم ئیسلامە خوای گەورە دوعاکەی پێغەمبەری خوا گیرا کرد عومەر موسڵمان بوو کە هادوتی ئەی پێغەمبەری خوا موسڵمان بووم ئیمانم هێناوە پێغەمبەری خوا لە خۆشی ئەم مژدەیە فەرمووی الله ئەکبەر هەموو سەحابە فەرموویان الله ئەکبەر جاری وایە خۆشحاڵ دەربڕین بە الله ئەکبەرە گوێ لە قورئان خوێنێک دەبێ ها چی هەیە گوێی لە عەبدولباسط بوو بێ و ئاگای لێ نەبێ ئەو هەموو خەڵکە دەڵێ الله ئەکبەر مامۆستا سەنگەری خۆمان تەمەن درێژ بوو دەنگ خۆشتر بێ وەرە لەم مزگەوتە قورئان دەخوێنە بەدڵ گوێ بدەیە چال لە ناخەوە دەهەژێ حەز دەکەی بڵێ الله ئەکبەر لا إله إلا الله خۆشحاڵەکەی خۆت دەردەبڕێ کەواتە شتێک کە خۆشحاڵی دەدەبڕێ بە الله ئەکبەر بەڵام الله ئەکبەر لە هەموو شوێن دەکرێت کاکە دەورە لە کۆڕی شعرنەوەدا بڵی بیکەی بە الله ئەکبەر وانە وڵا لە ئاسایش دێڵە کاکە جەماعەتی تیرۆریست لە پاش شوێن گیراون ئەوەش ناکرێت الله ئەکبەر بۆ ناو مزگەوت الله ئەکبەر بۆ کۆڕێکی تایبەتی ئاینی الله ئەکبەر بۆ کۆڕی قورئان خوێندن ئەی چی کەمان هەیە لە کۆڕی شعریدا لە گۆرانێکی باشدا لە شانۆیەکی جواندا لەمانەدا چەپڵەمان هەیە چەپڵە لێدان لە کاتێکا کەوا تۆ لە شوێنێکای شعرێک دەخوێندرێتەوە چەند جوان بە قووەتە کاکە نابێ الله ئەکبەر بکەیت چەپڵە لێدە لەو کاتەدا دەچی کەسێک پێشانگایەکی کردوێتەوە باسی ئەنفال و شەهید و پێشمەرگە و قارەمانێتی و مەزلومیەتی میلەت و زاڵمی ئەم کار بەدەستەستەم کار و گەندەڵ و دزانە دەکا ئێتێکاکە تۆ چی بکەیت لێ الله ئەکبەر بکەی بەخوا ناکرێت لەو هۆڵەدا بە چەپڵە لێدەیت چەپڵەیەکی قایمی بۆ لێدەیت زۆر کەسێ لە چەپڵەی منداڵان و ژنانە نەکاکەوان نییە تۆ دەچی سەدێک دەکرێتەوە مەکتەبێک دەکرێتەوە مزگەوتێک دەکرێتەوە خەستەخانەیەک دەکرێتەوە بازاڕێک دەکرێتەوە کە ئەمانە خزمەتگوزاری خەڵکن تۆ ئامادە بووی لەوێ چی بکەی باشە بە قووەترین چەپڵە لێدە ئەتوانی ئەو چەپڵە یعنی چی یعنی هەی دەستت خۆش بێ ئەو کەسەی ئەم کارت کردووە کە قردێلەکە دەپشڕێن و چەپڵە لێدەن ئەمە شەرعیە برام
وا مەزانەوەی بێدینەکان ئەوەی ئیسلامی خۆمانە لە ناخەوە بڵێ دەستت خۆش بێ ئەی ئەو کەسێک ئەم کارت کردووە بەخوا ڕاستە منی شەکەم پێ ناکرێت وەک تۆ دەوڵەمەند نیم و پارەم نییە بەڵام بەم چەپڵەیە پشتیوانی خۆمت بۆ دەدەبڕم و دەستخۆشی لێ دەکەم هەی ئافرین هەی دەستت خۆش بێ ئەزیزەکەم ئەها چەپڵە زمانی عالەمیە با یەک کەڕەت هەمومان چەپڵە لێ دەین یەکێ ناکرێت دەستت خۆش بێ ماڵت داوا بێ خوا خێر نووسێ بێتە هۆسە و هەرایەک نابێتەوە بەڵام بە یەک چەپڵە لێدان هەموو بەشداری تەشجیعی کارەکە دەکەن بەداخەوە دەترسم ئێستا خەڵکانێکی وامان لێ پەیدا ببن چەپڵەش بە حرام بزانن خوا بکەم ڕەخنە لە متارە نەگرەوە مامۆستا چەپڵەی پێ باش بووە کاکە ئەوە زمانی عالەمیە دەستخۆشی ناخت دەکەی بەڕاستی خۆشحاڵم بکردنەوە ئەم مەکتەبە لەم گەڕەکە بێ مەکتەبەدا ئەی ئافرین بۆ ئەو کەسەی مەکتەبەکەی کردوێتەوە چی بڵێم وڵات چەپڵەیەکی قامی بۆ لێدەم دەستی خۆش بێ ئەها مناڵەکانمان ڕادێنن لە مەکتەبە ئەڵە فڵان کەس ئیملاکەی زۆر جوان بوو دەی هێناوە بیستی هێناوە بە زمانی ئەودی و دە چەپڵەیەکی قامی بۆ لێدەن ئەو چەپڵەیە بەو مناڵە دەڵێ بەخیلی بە ڕەفیقەکەت مەبە حەسوودی پێ مەبە خۆشحاڵ بە دەرچوون و زیرەکیەکەی چەپڵەیەکی بۆ لێدا پشتیوانی لێ بکەن ئەها مناڵەکەش دڵی پێی خۆش دەبێت ئەڵە ئەمڕۆدایە بابەت چەپڵەیەکم وەرگرت مامۆستاوتی چەپڵەیەکی قامی بۆ لێدەن ئەبێ لەو کاتاندا هیواجا و مەسوولە خۆبەزلزانانە ئاوایەک دەکەن بە حاڵ کاکە ئێوەش چەپڵێ بەخۆوە لێدەن کە بۆ خۆتان کاری باش ناکەن دەی دەستخۆشی بکەن لەو کەسانی کە کاری جوان لە وڵاتەکەدا دەکەن ئەوانیش ناوێت بە حاڵ دەست ببزیەون ئەوە چەپڵە لێدان چوارەمیان خۆشحاڵی دەربڕین بە سرود و گۆرانی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم سیرە بخوێنەوە کە گەیشتە مەدینە ئەو ڕەحمەت و بەرەکەتە گەیشتە ئەو شارە چون قورئانیان بۆ خوێند خۆ قورئانی شاتوو مصعبیش لەوێ بۆ هەموو قورئانیان دەزانی ها ئەم دینەی ئێمە هەر شتە بۆ شوێنی خۆی ئایا پێشوازی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لە ڕۆژی گەیشتنی بە شاری مەدینە دوای ئەو هەموو چاوەڕۆی خەڵکە کە دەڕۆژ تا ئێوارە دەچوونە سەر دارخورما و دارە بەرزەکان و سەربانەکان بزان پێغەمبەری خوا کەی دەگا خۆشحاڵیەکە بە خوێندنەوەی چەند ئاەتێک لە قورئانی پیرۆز بوو ناوەڵڵا ئەی چیان گوت گۆرانیان گوت سرودیان گوت طلع البدر علينا من ثنايات الوداع وجب الشكر علينا ما داعا لله داع أيها المبعوث فينا جئت بالأمر المطاع جئت شرفت المدينة مرحبا يا خير داع حتى استجد كتريتوا بم سرودا أو سرودا شن منداڵ دەیگوت جوولەکە دەیگوت مسلمان دەیگوت مەسیحی دەیگوت هەموو خەڵکی مەدینە مناڵ دەیگوت تێگڕا ئەو دۆڵە دەنگی دەدایەوە طلع البدر علينا بە سرود پێشوازی پێغەمبەری خوا کرا ئەمجا تیپی دەستەی گۆرانی بێژی کچان هاتبوون بە استیقبالی پێغەمبەر سازم سەیری سیرەکەن کۆمەڵێک کچی تازە پێگەیشت و هاتن بە پێشوازی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم گۆرانیەکەیان سەرەتاکەی ئەوە بوو نحن جواری من بني نجار يا حبذا محمد من جار ئەمان دەوت و سرودی تریان دەوت دەفیان لێ دەدا و مۆسیقان لێدا پێی ئەو زەمانەکە هەبووە یاخوا بە خێر بێی ئەی خزمی خۆشەویست ئەی محەممەد صلی الله عليه وسلم ئێمە لە خاڵوان لە بەنی نەجارین یا ڕەبی بەخێر بێ ئەی باشترین دراوسێ ئەی دراوسێ خۆشەویست بەخێر بێ بۆ سەر چاوانمان کە دەبی بە دراوسێمان ئەی محەممەدی خۆشەویست ئەم تیپە هەر هەموو کچ بوون دێستا تیپی گۆرانی سرودی کچان هەبێ هەموو خەڵک بە کافیان دەزانێت وێ داواکارم لەو ئافرەتانی کە گۆرانی بێژن کە دەنجیان خۆشە هەروە مەزانن ئێوە ئیسلام بێبەریە لێتان دەتوانن گۆرانی بۆ پێغەمبەری خوا بڵێن صلی الله علیه و سلم قەسیدە بەسەر پێغەمبەری خوادا بڵێن بەسەر خوا گەورەدا مەدحوستایشی پەروەردگار بکەن بەسەر مزگەوت بەسەر کاری جوان بەسەر ئەخلاق بەسەر ئەدەب بەسەر خوێندن بەسەر پێشمەرگە بەسەر نیشتیمان بەسەر کوردستان دژی گەندەڵی دزی و فزی و تەزویر و ئەوانە گۆرانی بڵێن هەت بۆچی دەبێت گۆرانی ئافرەتان منع ناکرێن لە گۆرانی کاکە ئەو دەنگە خۆشە ناسکەی و ئافرەتەش منع نەکرێ ئەویش دەتیپێکی سرود و مۆسیقادا خۆی ڕێکخا بەڵام حەیف ئێمە فەوتاوی دووشتین فەوتاوی ئەوەین ئەم ئومەتەی کە ئەو خێر و بەرەکەتەی محەممەد هێناوی دەرگای بۆ هەمووان کردەوە ئیسلامی جێی هەمووان بۆەوە فەوتاوین لە بینی کۆمەڵی ڕەقس و سەماکەر و کلیپچی شەرقی و غەربی کە نامۆن بە ئیسلامەتی بە کوردەواری بە کولتور بە ئەدەب بە حیا بە ئەخلاق هەر ڕەقس و سەما و خۆڕوودکردنەوە و تێکەڵی و پێکەڵی دەزانن ئەوانە دەزانن فەوتاویشین لە بینی کۆمەڵە خەڵکی خۆ بە موسڵمانزان کە بەس یەک شت دەزانن حرامە نعلەت لێبێ زەندێق کافر بدعەتی هەموو شتێک حرامە هەموو شتێک قەدەغەیە هەموو شتێک حرامە تەلەڤیزۆنیش حرامە ئافەتیش مۆسیقا لێ بدا حرامە گۆرانیش بڵێ حرامە هەر حرامە یەک شتیشی پێ نییە وەڵای بۆ خۆشیان درۆ دەکەن گوێ لە مۆسیقا و گۆرانیش دەگرن لە ناو سیارەکانیاندا بە خەڵکیش وا دەڵێن ئیسلام لە بینی ئەو دوانە خەریکە دەفەوتێ ئەبێ بچینەوە سەر ڕێبازەکەی پێغەمبەر صلی الله علیه و سلم هەموو کەس حەقی خۆی بدرێتێ گۆرانی بێژی ئافرەتم گوێ لێ بۆ بە سرودی بەسەر پێغەمبەر ئەوتووە چاوم پڕ بووە لە فرمێسک بە ئەو دەنگە خۆشەی کە نوری دیدەم ئەی محەممەد صلی الله عليه وسلم ئەو ئافرەتێکە خەڵک بەبێ ئەخلاقشی دوو لە ڕووی ئەو لەوانەیە بزانێ کەسیسەیەکی چۆن ناخی بۆ پێغەمبەری خوا دەقڵێ وەرەوە مەیدان وەرەوە ئیسلام جێگەی تۆشی تێدا دەبێتەوە خۆشی ناخت دەرببڕە بەو شەڕەواکان بەڵام بەو شتانە نا کە ڕێز و کەرامەتی ئینسان بەگشتی و ئافرەت لەناو دەبا
کۆتا خاڵمان ئەوەیە ئەو خۆشحاڵیانەی کە نابەجێن ئەوەی ئینسان لە کاتی خۆشیدا بێ ئەمری خوا بکە پەنا بەخوای پەروەردگار. دووەمیان ئینسان خۆشی دەرببڕێت ببێ بە ئازار بۆ کەسانی تر. هەیە کەیفی خۆشە لە سیارەکەی ئاخر سەوتی تەسجیلی داوەتێ بە کۆڵانان و بەناو بازاردەوە بێئەدەبە، ئەوە نەیزانیەوە نابێ خۆشیەوە دەرببڕێت. جمعەی ڕابردوو باسی تەقەی خۆشیوانەمان کرد کە حرامن. سێمیان لا تظهر الشماتة لأخيك فيرحمه الله ويبتليك. بە حیاتی خۆت خۆشحاڵی خۆت دەرمەبڕە بەوەی کەسێک تووشی ناڕەحەتی بووە. ئێمە زۆر جار تووشی ئەوە دەردەبووین، دەبیستی فڵان کەس بووکەکەی تەلاق دراوە، فڵان کەس کچەکەی تەلاق دراوە، فڵان کەس لە معاملەکەیە لەخوا بەزیابیان ئاهلی بازار سەر بەیەکەوتن ئەزانی فڵان کەس ئیفلاسی کردووە دەستیان بڕی و پارەکەیان بردووە، ئەم خاقایەکی بۆ لێدا و چایەکی بەسەرا دەخواتەوە لە ناخەوە خۆشحاڵە. پێغەمبەر فەرمووی ئاگال لە خۆت بێ بە ناڕەحەتی خەڵک خۆت خۆشحاڵ نەکەی، وەڵڵی خوا ڕەحم بەو دەکا ڕزگاری دەکات تۆ تووشی ئەو بەڵایە دەبی. بترسە ڕۆژە ئەو بەڵایە تووشی خۆت ببێ، قەت بە بە خۆر ناڕەحەتی خەڵک نەچی خۆت خۆشحاڵکەی، قەتیش خۆشحاڵیەکانت بە زەرد و زیان و ئازارانی بەرامبەرت تەواو نەکەی. چوارەمیان خۆ پارێزە لەوەی کە کەسێک تووشت دەبێ ئەڵێ خۆشحاڵم ببینینت، خۆشحاڵم بە ئامادەبوونت، خۆشحاڵم بە سەرکەوتنت، لە ناخیشەڵە خۆزگە بفەوتایە، ئەوە منافقە. قەت خۆشحاڵیت ئەگە دەربڕی بەرامبەر بە کەسێک خوا حەوس بدە ناخیش لەگەڵ یاوا بێ. خۆشحاڵی زمان دەرمەبڕە و لە ناخەوە ئاواتی مردنی بۆ بخوازی. پێنجەمیان هەمیشەش خۆشحاڵ مەبە بۆ شتێک کە نازانی بۆ وای. چەند کەسەیە بەس چەپڵە لێ دەدا نازانێ بۆ لێی دەدا، چەند کەسەیە ڕەقس و سەما دەکا و هەڵدەپەڕێ وەکو کەڵەشێرێک وایە، ها کەڵەشێر و مریش کە سەری دەبڕن هەڵ بەزوودا بەس دەکا و خۆی بە خۆڵ و دار و بەردا دەدا، ئەوە چەپڵە ڕێزانی مەرگتە ئەیداماو، ئەوە سەر بڕدراوی. بۆیە ئەگەر چەپڵە لێدا بزانە بۆچی لێی دەدەی، ئەگەر شاید کرد بزانە بۆ دەیکەی، ئەگەر هات و هاوارت کرد بزانە بۆ دەیکەی. کابرای یاری دەکرێت چ ناشیرنێکی تێدا لە جیاتی تەق و تۆ خوار پێچی تەقاندن کڕە گەنجە فیکە لێ دەدا، هاوار دەکا ئەوەندە گۆڵێکی جوان کراوە تۆ لە ماڵەوە بەدیا تەلەڤیزۆن و خەریکە هەڵدەسی لە شوێنی خۆت. ئەویش ئەگەر چەپڵەیەک لێدا مانیعی نییە، ئەویش مانیعی نییە لێی قەدەغە مەکە، بەڵام بەوێ بزانی ئامانجێک هەبێت لە چەپڵەکەتدا وەکو کەڵەشێری سەربڕاومە بە هەر هەڵبەزی و دابەزی بۆ مەرجی خۆت بێ، ئەمە بۆ مەرجی تۆ بێ کەسی تۆ لە خۆشی مەرجی خۆت و تاڵانکردنی ژیرفانی خۆت هەڵپەڕی. پێنجەمیان خۆشحاڵ مەبە بەکارێک کە نەتکرد بێ، نەتکردێ و خەڵک مەدحەتکەن، ئەگەر نەتکردووە داوای عوزر بکە بڵێ وەڵاهی بەڕێ من ئەوە نەبووم. وا مەزانێت دایما هەمیشە خۆشحاڵی بە مەدح و ستایشی خەڵک کاتێک کە کارەکەشن نەکردو خۆت دەزانی وانی بە مەدح و ستایشی خەڵکیش دڵخۆش مەبە. ئەمە وتاری ئەم جارەشمان بوو لەسەر خۆشی دەربڕین و شێوازەکانی خۆشی دەربڕین. ئومێدەوارم کە خوا دڵخۆشمان کە، یا ڕەبی خوا بە گەورەی خۆ دڵخۆشی دنیا و قیامەتمان کەی، خوا لەم ژیانەدا هەمیشە دڵخۆش و دڵفەرەح و جەستە ساغمان کەی، یا ڕەبی خوا لە قیامەتیشە بە بینینی خۆت بە خزمەتگەیشتنی پێغەمبەرەکەت بە چوونە ناو بەهەشتەکەت خۆشحاڵی هەتایمان بەنسیب بکەی، یا ڕەبی خوا شیفای نەخۆشەکانمان بۆ بنێری، یا ئەرحەم الراحمین لێت دەپاڕێمەوە بەدەستی بەدەست نوێژەوە لەگەڵ ئەو هەموو ئیماندارانە، خوایە ئەوانەی نەخۆشن شیفای بەخێریان بدەی، ئەوانەی جەستەیان بە ئازارە شیفایان بدەی، ئەوانەی دەرونیان بریندار و دڵ بە خەمن خوا شیفای دەرونیان بدەی، زەردەخەنە بخەوە سەر لێوەکانیان، لە بەڵاو مصیبەت ناڕەحەتیەکان ڕزگارمان کەی، یا ڕەبی خوای پەروەردگار دەرگا ڕزق و ڕۆزی لە ئێمە و لە هەموو مسلمانان بکەیەوە بە حەڵاڵی، خوای کوردستانمان ئاوەدان کەی، خوای پەروەردگار لەناو خۆماندا تەبا و ڕەبامان کەی، لەبەر چاوی یەک ناشیرنی نەبینی و دەست نەدەینە یەخەی یەکتر بە ناڕەوا، یا ڕەبی خوای هەر کەسێک چاکەی ئەم میلەتەی دەوێ موفەقی کەی، هەر کەسێک دژمنی دین و ژینی ئەم خەڵکە کوردە پاکە مسلمانەی یا ڕەبی خوای هیدایەتی بدەی بە شتێک بیگەڕێنەوە سەر ڕێگە ڕاستەکەی ئیسلام، عاقبەتی هەموو لایەکمان بەخێر بژێڕی، لە مردووەکانمان خۆش بی، یا ڕەبی خوای ئەوەی مردووە لە گوناهی خۆش بی، یا ڕەبی خوای ئەوەی مردووە لە مەینەتی دنیا ڕزگارت کردبێ و بیگەێنی بە خۆشی هەتایەکانی بەهەشت، یا ڕەبی خوایە سپاسگوزاری تۆ بکەن ئەو کەسانی مردویان لێ مردووە، ئەو کەسانی دڵ بەخەم و چاو بە فرمێسکن، یا ڕەبی خوا سەبووری حاڵیان بدەی، ڕەحم بەدڵ و دەرونیان بکەی، ئامین ئامین والحمد لله رب العالمين. يا أيها الذين آمنوا إذا نودي للصلاة من يوم الجمعة فاسعوا إلى ذكر الله وذروا البيع ذلكم خير لكم إن كنتم تعلمون